سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە من هێرۆ زەنگەنە میوانداری بەرنامەکەتانم. دەم باش ئەزژی دەخیلشەمە پەنتاگۆن پێشبینیە عێریشن بەردەوام لەسەر باژارێ ماریوپۆڵی ئۆکراینی دیکە لە ڕۆژە ئازادیە ڕۆژنامەگەریەژی مە چەند میێوان هەنا داژمە ڕەبێژن کاگەڵ و ڕەوشاوی ئازادیە ڕۆژنامەگەری لە هەرێما کوردستانی دچە ئازدەیە. و دوێنێ کۆشکی سپی خوانێکی بۆ موسڵمانەکان بە بۆنەی جەژنەوە ساز کردبوو کە کوردێکیشی تێدا بوو و لەم بەرنامێدا باسی ئەوەش دەکەین کە کێ بووە ئەو کوردە و خوانەکەی کۆشکی سپی چۆن بەڕێوە چووە. سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا نانسی پلۆسی ڕۆژی دووشەمە گەیشتەوە پایتەخت پاش ئەوەی سەردانێکی چاوەڕوان نەکراوی بۆ ئۆکرانیا کردو بەڵێنیدا کۆنگرێس کاری زیاتر بکات بۆ هاوکاریکردنی ئەو وڵاتانەی دژی داگیرکاریەکەی رووسیا شەڕ دەکەن. پلۆسی لە هەفتەی ڕابردوو بەرنووسێکی یاسای کۆنگرێسی مۆت کرد کە پێی دەگوترێت یاسای بەرگریکردن لە دیموکراسی ئۆکرانیا و چاوەڕوان دەکرێت ئەو بەرنووسە لەلایەن سەرۆک بایدنەوە پەسەند بکرێت و ببێتە یاسا. ئەو بەرنووسە یاسایە بە مەبەستی نوێکردنەوەی یاسایەکی سەردەمی جەنگی جیهانی دووهەمە بۆ پتەوکردنی بەرگری ئەمریکا. خاتوی پلۆسی هەتا ئێستا باڵاترین بەرپرسی هەڵبژێردراوی ئەمریکا بووە لە وەتای دەستپێکردنی شەڕەکەوە سەردانی ئۆکرانیای کردبێت. رووسیا ژنوڤە دەست بە لێدانا کارگەها پوڵای یا باژارێ ماریوپۆلی ئوکراینی کرد و ببوو ئاسێگەها داویە بەرخۆدانێ لە باژارێک و وێرانکری بوو. دە دوشەمبێ شەروانên ئوکراینی گوت پشتی ئاگربەستەکە کورد لە داویە هەفتیە یەکەم ئەرکێ ڤەگوهاستنا سڤیلان ji kargehê hat cê bicêkirin. Zêdetirî 100 kes di navwan de jinên pîr û dayîkên bi zarokên sava li roja yekşemê ji kargehê Pulayê ya Azovastayê ya wêrankirî derketin û bi otobîs û ambulansan gihiştine bajarê Zaporozhiyê di bin kontrola hêzên Ukraynî de. 140 mîlan li bakurî Rojava. Can Kerbî peyvdarê Pentagonê dibêje em pêşbînî dikin ku Rûsya dê di berdewamî êrişên firokan bike ser bajarê wî bajarê wêrankirî. Kerbî dîsa got jî em hinek nîşan dîtine ku Rûsya hinek ji hêzên xwe yên piyada dûrî bajar kirine. Renge ew beref bakurê Donbas herin. شەوی دووشەمە خۆپیشاندەرانی دژ و پشتیوانی کاریش لە مافی منداڵ لە باربردن چوونە بەردەم دادگای باڵای ئەمریکا و خۆپیشاندانەکە هەتا بەرە بەیانی سێشەمەش بەردەوام بوو. ئەم خۆپیشاندەرانە لە کاتێکدا دەستی پێکرد کە ڕۆژنامەی پۆلیتیکۆ لە راپۆرتێکیدا ڕایگەیان ڕەنگە دادگای باڵا هەوڵ بدات دۆسەی ڕۆڤی وەیدی ساڵی 1973 هەڵبوەشێنێتەوە کە منداڵ لە باربردن لە سەرانسەری وڵاتەکەدا یاسایی کرد. پشتیوانانی مافی لە باربردن لە دەرەوەی دادگا لە واشنگتن زۆر زیاتر بوون لەوانەی کە دژایەتیان دەکرد. بڕیاری هەڵوەشانەوەی ڕۆی دەبێتە هۆی ڕێگەگرتن لە منداڵ لە باربردن لە نزیکەی نیوەی ویلایەتەکانی ئەمریکا و دەشێت کاریگەریەکی گەورەی هەبێت بۆ سەر هەڵبژاردنەکانی ئەم ساڵ. چاوەڕوان دەکرێت دادگا لە مانگی 6 یان 7 بڕیار لەم بارەیەوە بدات. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ئیرۆ ڕۆژە جیهانیە ئازادیە ڕۆژنامەگەریەیە هەرتوزانی بەرەبەرە گشتیا دەمی دەنگی ئەمریکا پەیامێکی پیرۆزباهی هەنارتیە بێ هەرکەفتە و دیسانژی بەحسێ بەرنامین دەنگی ئەمریکا دەکەش بۆ گرنگیەکە تایبەت بە ئازادیە ڕۆژنامەگەریە دەدا. بەڵێوە هەروها باس لە دروشمی ئەم ساڵەکات بۆ ئازادی ڕۆژنامەگەری کە ئەویش کاریگەری میدیای دیجیتالە بەسەر بڵین کاری ڕۆژنامەوانیەوە. داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا بۆ هۆی بڵاوبوونەوەی زیاتری هەواڵی نادروست لە جیهاندا. بەڵام ئایا هەواڵی نادروست و پروپاگەندە چ کاریگەریەکی دەبێت بۆ سەر میدیای ئازاد؟ ڕێکخراوی داکۆکیکردن لە ڕۆژنامەوانان
رووسیای خستۆتە لیستی ئەو وڵاتانی کە ئازادی ڕۆژنامەگەری تێدا نییە. سیروان خەچۆ راپۆرتێکی لەم بارەیەوە ئامادە کردووە. پروپاگندا و یاسایên bi armanca bêrometkirina medyaya pêbawer, qedexekirina malperan û girtin, eveş leşkerê Rûsî dest bi dagîrkirina Ukrayna kirî, ev hêrişên Moskû bû ser rojnamegeriya azad zêde bûyne. Bi vî awayî azadiya medyaya Rûsî kêm bûye. Ew di tomara azadiya çapemeniya cîhanê 2022 da nîzîkê rêja dimahiyê bûye. Li gor rêkxistina rojnamevanên bêsnûr yan jî RSF. Ev tomara salana 28 welatانeyên ku azadiyeka pir xirab ya mîdyayî hey. Ew jî tevlîn wekî Çînê dibin. Ku sensorên xwebû dervey snûrên welat dibin, demê ku propaganda li Kremlin zêde dibin. Dibin karîgeriya Pekîn ve Hong Kong dabezîneka berçav bixwe bînît. Piştî serdagirtin desteserkirina hejmareka malperên nûçeyan yên alîgirên demokrasiyê. Her wisa Ethîopya û Nîkaragwa dabezîneka dijwar tomar kiriye. Piştî ku desalatdaran sensor û qedexe xistîne ser medyayê û gihandina zanyariyê nezalalet di nava civakî da. Bandora pircemseriya ragihandinê û gihandina zanyariyê nezalalet di nava civakî da. Di sala 2022 da nayê mandlakirin ku pircemseriya ragihandinê û tevlheviya pêzanînan hebû. Bi şêwekê wiha ku rastî pir nû new û dabaşbûna civakî zêde kiriye. Her wisa desalatdariya hêzê karîgerî li rewşa mîdyayê kiriye. Di hin rewşan da çend salên pêşveçûnê ji nav birîne. Kop li Myanmar bû mavê 10 salan paşveçûn di mafên çapemeniyê da nîşandayîne. Girtina rojnamevanan, jêstandina destûrnameyên karkirinê û gelek rêwpencerên medyayê ji welatî derketîne. Li Efxanistanê Talîban sûz da ku azadiya rojnamegeriyê biparêzît, lê lêşîna wê yasayên snûrdar sepandin. Rojnamevanê jin ji ragihandinê rastandîne. Dezgehên ragihandinê rastî pirsgirêkên darayî bûyne, piştî ku qedexek hetiye ser berhemên keyfxweşî û rêklaman. Li Ethîopya şer li herêma Tigray ji ber rawestandina peywendiyan û rêyên gihandinê 13 xalan paş ketiye. Li ser tomarê ku bûye 114. Ev derencamê bi hîvîgerê welatekî ye ku berî 3 salan biçaksaziya wê hat bû pesendkirin. RSF dibêjît, arasteya daketinê û tektîka zûrdariyê belav bûye. Bandoreke amadekiya rejimên zordar heye. Dema ku ma roşnbîriya rizgarbûn ji sizadanê hebe, ku rê dide desalatdara ku li pey rojnamevanan bin, wan asteng bikin, wan bigirin û li kulanan li wan bidin û wan bikujin, ev dê bandoreke nerastrast hebe. Lê ev dê cardî rê bide desalatdaran ku careka din heman tiştî bike. û ev dê bibe rêxweşker ku desalatdarên dîjiyê vê dibînin jî heman tiştan bikin. Emerîka bi hevberkirin digel sala 2021 pêşveçûneka kêm dîtiye. Lê rojnamevan û dezgehên ragihandinê çend asteng ji bo pexşkirinê xistîne rê da. Digel wan da, bihane û xwepêşanderên li herêman. Bi şêweyekê asayî em dibînin. Ev yek ji ber pêşguhkirina yasayên bi rêvebirina tomarên vekirî yan kombûnan e, yan jî ew bi şaşî şirove dikin. Kesek dibêje ka rojnamevan dikare di bûyereka taybet de amade be yan ne? Li gor RSF, demokrasî di parastina azadiya rojnamegeriyê da gelek giringî heye. Lê zêdebûna zanyariyên şaş û propaganda, karîgeriyeka gelek xirab li ser nûçeyên serbixwe heye. ڕێکخراوی ڕۆژنامەوانانی بێسنوور راپۆرتی ساڵانی خۆی لەسەر ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری لە جیهاندا بڵاو کردوێتەوە و دەڵێت نیگەرانیەکان زیاتر بوون لەم بارەیەوە دەچینە لای ڕۆژنامەوانی دەنگی ئەمریکا. سیروان قەچۆ، سیروانم کاتت باش. دەمەوێت باسێکمان لە راپۆرتەکەی ئەم ساڵی ئەو ڕێکخراوە بۆ بکەی. ئایا جیاوازی راپۆرتەکەی ئەم ساڵی لەگەڵ ساڵی ڕابردوو چی بووە؟ بله هیرو گلک سپاس دست بکرده از پیروزباهیا و روژل و توا پیروز دکم لهمو روزنامه‌وانان. یعنی تشتاق و ایسال دوی راپورت دبالکش بو او بو او بو خو RSF جی دبیجه متدولوژیا کو بکار آنین شوازی کم کرنا آگاهیان و ریس کرنا وان 108 ولاتان وان 5 پیوان بکار آنین نوک سالدن اف راپورت بیستای اف بی سال وی کارید کن و جاره 5 پیوان بکار آنین د چارچوبه سیاسی چارچوبه یاسایی چارچوبه آبوری و جواکی و هر وها دربار روشا آبو ببور روشا
ئەو لە کاریدا ئەف هەموو گشت بوون هۆکارک و هەژمارن و وەرن هۆ لێژبەر و هەر ساڵ بەرێ مەتۆدۆلۆژیاوان ئەو بوو و توانین دژی ڕۆژنەمەوانە و دژی ئازادیا ڕۆژنەمەوانی و ڕاگەهاندنێ دکردن نیشان و پیوان لە ئیساڵ بگشتی ڕەوشە وڵات هاتە بەر چاوا هاتە گرتن داگۆ vەیەکێ نیشان بدە. سیروان پێش ئەوەی بچمە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمەوێت باسێک لە ئەمریکا بکەم تەنانەت ئەمریکاش پێشۆچوونێکی بەرچاوی لە خۆی نەبینیوە ئەگەر لە ڕووی خاڵبەندیەوە سەیری بکەی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو. ئەمریکا بەری هەر تشتی دوو خاڵ سەرخستن ساڵا ڕابردوو درێزا 44 و وێجارێ بوو 42 ئەوژی دبێژن حتا ڕادەیەکی پەیوەندیات نەڤەرە حکوومەتە فەدرال لەژێر ڕێڤەبەریا جۆ بایدن و ئەمبێژن ڕۆژنامەوان و دەستگای هێنراگەهێنی باشتر بوویە هەم بەر 4 ساڵێن سەرۆکەی بەرێ دۆناڵد ترامپ لێ گەلێک تشتێندن هەن بەتایبەت لەسەر ئاستا خۆجیهی سەر ئاستا ویلایەتان لە ئەمریکا گەلێک پرسگرێک دەناوبەرە ڕۆژنامەوانێن خۆجیهی و حکوومەتێن خۆجیهی دەهەنە بەتایبەت دەربارەی مەسەلا ئەمبێژن شەوپاندنە خۆپێشاندانێن دژی حکوومەتی و هەروها مەسەلا وەرگرتنە ئاگاهیان ژە حکوومەتی دەبێژ نەزالالیک ژ ئالیەن حکوومەتێن خۆجیهی هەیە. بەڵێ سیروان ئەڕۆینە خواری لیستەکەەوە لە کۆی 180 وڵاتدا عێراقێکێکە لە وڵاتانی کە ژمارە 172 و عێراق بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوودا 9 خاڵ با بڵێن کەمی کردووە لە ڕیزبەندەکەیە دەتوانی پێمان بڵێ ڕێکخراوەکە بە شێوەیەک باسی عێراقی کردووە و لە ناو عێراقیشدا هەرێمی کوردستان چۆن باس کراوە؟ دەبێژە بگشتی لە عێراق ئەو ڕەوشە مێدیاکۆ هەیە بپڕانی میدیایەکە حزبی هاتیە هۆلی یعنی هەر حزبێک هەر پارتێک سیاسی دەستگەهێن وێن ڕاگەهاندنێ هەبن چ تلڤیزیۆن چ رادیۆ چ مالپەر و ڕۆژنامەش بەرولۆ ئەڤەک بوویە سەدەما و ڕاگەهاندنێکە حزبی لە عێراق و کوردستانێژی بناو دەکەن ئەو دەبێژن کورد بێتر بڕێخستنن راپۆرت بناو دەکەێت دەبێت کورد بێتر بێخستنن دەڤێدەنی عێراقی دەبێژن ئەو ڕەوشا کوردستانی هەیە نەوەک یا هەرێمێندنیان عێراقینە لێ تشتێکی بە چاواتینە کۆ لە هەرێما کوردستانی گەلک ڕۆژنامەوان ئەوێ بتایبەت ئەوێن کۆ لەسەر گەندەلیە دژی وێ حکوومەتە کۆنهال کوردستانی دەسەڵاتە گەلک هاتنە گرتن مالباتێوان هاتنە ژێر کەتنە ژێر خەتەرێدا و گەلێک ژی بوونە سەدەم کۆتێکەڤن زینداناندا. بەڵێ سیروان هەر چەندە پرسیار زۆر ماوە بەڵام کاتمان کەمە دەمەوێت بزانم راپۆرتەکە چه هەڵسەنگاندنێکی بۆ بەڕێوەبەرایەتی خۆسەر کردووە لە سووریا. تشتێکی بناو ناکرد لە دەبێژە سووریە بگشتی دەبێژە هین ئەو ئیدیۆلۆژیا و پارتیا باسیا دەسەڵاتدار لەور بە کارتینە هینژی بەردەوامە لێ ئەو تەویگۆ بناو ناکە دەبێژە میدیایەکە ئالتەرنەتیڤ یا سەربخۆ دەرکەتیە بەلکی مەبەستەوان هەرێمێن ڕێڤەبەریا خۆسەرن لێ دەبێژن لەوێ دەکێ بەشێک هاتیە ینی سەقایەکی نوش بۆ میدیای هاتیە ئاواکردن لێ تەڤولۆژ ئەوژی نەلگۆر ستانداردن ناونەتەوەیە. بەڵێ ڕۆژنامەوان سیروان کەچۆ لەگەڵماندا بووی زۆر سپاس دەکەین. لە هەرێما کوردستان عێراقی باوەڕین گەلک جهەف جودا هەنا لە هەمبەر ئازادیا ڕۆژنامەگەریە لە دەمێکی کو هەنە کەس باوەڕ دکن کو ئەو ئازادی ڤەبڕە لێ هەنە کەسیندی هەردەبێژن ئازادیا ڕۆژنامەگەریە قەت لە کوردستانی نینە. راپۆرتا دڵشاد ئەنوەر شیکەرکووکێ. چین و توێژەکان ڕای جیاوازیان لەبارەی بوون یاخود نەبوونی ئازادی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندایە. هەندێکیان پێیان وایە ئازادی ڕاگەیاندن لە هەرێم بوونی نییە، هەندێکی تریش پێیان وایە لە هەرێم ئازادی هەیە بەڵام سنووردارە. ئازادی ڕادەربڕین لە کوردستانە ناڵین هەربوونی نییە، بوونی هەیە بەڵام سنووردارە. چۆن ئازادی ڕادەربڕین بە تایبەتی لە هەموو بوارەکانە تا ڕادەیەک حڕیەت هەیە، ئازادی هەیە، بەڵام لە بواری سیاسیە ئەگەر زەرری کورد ئەڵێ ئەگەر زەرری بۆ پەرزەکان نەبێ هیچ ئاساییە و ئینسان نەتوانێت بە ئازادانە قسەی دڵی خۆی بکە. بەڵام زیاتر بە عام ئەتوانندری قسە بکرێ ئەگەر بچێتە بوارێکی تەسکەوە بۆ نمونە حزبێکی دیاریکراو یان شخصێکی دیاریکراو ڕەنگە زۆر مەجای پێ نەدرێت. بەڵام بە عام لە کوردستانە ئازادیەک هەیە، ئازادیەکەی شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقەکە. ڕۆژی سێ پێنجی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە وەکو ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەیاندن دیاری کراوە. لە هەرێمی کوردستانی شتێڕوانینەکان لەبارەی ئازادی ڕاگەیاندن جیاوازن. داتاکانی
ئەو بوارە لە ساڵانی ڕابردووە پێمان ئەڵێن کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ئەکرێ لە نێوان کەم و سنووردارە حسابی بۆ بکەین ینی ناکرێ بڵین بەڕەهایی بڵین جۆرێک لە ئازادی ڕادەربڕین ئەلبەتە لە ڕووی کەمەوە لە ڕووی کەم لە ڕووی بوونی ژمارەوە ئێمە ژمارەیەکی باش کەناڵی جۆرا و جۆرمان هەیە لە ئێستا شاکە سوۆسیال میدیا هەیە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک لە سوۆسیال میدیا قساکە بەڵام و سوۆسیال میدیایی کە بەڕاستیەکەی هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ئەو فەزایەیە و پراوێزش کە بۆ ئازادی ڕادەربڕین هێشتویانەتەوە هەندێک فێڵبازانەیە و چاواشەکارانەیە و بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە و بۆ خاڵیکردنەوەی خەڵکە بەشێک لە ڕۆژنامەنووسان پێیان وایە ئازادی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان تاو ئاستەیە بەگشتی قسە بکرێت بەڵام شۆڕبوونەوە بۆ قسەکردن لەسەر بەرپرس و کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان قبول نەکراوە بێگومان ئەتوانین بڵێن ئازادی ڕادەربڕین پێناسەی جیاوازی بۆ کرێ بەڵام ئەوەی کە پێناسە شمولیەکەیە کە ئێمە ڕادەربڕین و ئێمە بخاوەنی بیر و فکر و نووسینی خۆمان وین بەڕاستی توانم بڵێم لە ڕادەیەکی زۆر کەمە لە کوردستانە کە ئەمە جێگەی نیگەرانیە و توانم بڵێم بە قەوڵی کابرای ئێرانی کەوتی ئازادیەکەتان لە حەدی چەپڵە لێدانایە لە ڕاستی ئازادی ئەمە لە حەدی چەپڵە لێدانایە چونکە ئەوەی کە ئەمانەوێ بیڵێن ئەوەی کە ئەمانەوێ بینوسین لەسەری بەیانی ئەگیرین لێمانە درێ تهدید دەکرێن ئەکوژرێن تیرۆرەکرین ئەمانە بۆ خۆی نیشانەیە ئەوەیە کە ئازادی ڕادەربڕین تا ڕادەیەکی زۆر کەم لە وڵاتە هەیە کە بەداخەوە ناشێ لە سەدەی 22 لە سەدەی 21 لە ساڵی 2022 ئەم نوع ئازادی لە کوردستانە پیادە بکرێت جێگەی داخەبڕ سەرباری بوونی دەیان کەناڵی ڕاگەیاندنی جیاوازی سەر بە حیزبەکان و سەدان نووسەر و ڕۆژنامەوانی سەر بە پارتەکان ئەوانەی گرفتی ئازادی ڕادەربڕینیان هەیە زیاتر سربەخۆ و بێلایەنەکانن ئەوانەی لە ماوەی ڕابردووە ویستویانە ممارەسەی ئازادیەکان بکەن و ئازادانە ڕای خۆیان دەربڕن بە گیانی خۆیان باجی ئەو ئازادی ڕادەربڕینیان داوە بۆی لە باشووری کوردستان شتێک نییە بە ناوی ئازادی ڕادەربڕین بەڵکو سنوورەکەیە کە نابێت سنووری شخص و حزب و بنەماڵە ببەزێنی کامەت بەزان بێگومان بە گیانی خۆت باجەکەیە دێ سنووردارەتی مەودای ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە بەرپرسانی هەرێمەکە شانازی بە هەبوونی ڕاجیاوازی و ئازادیەوە دەکەن بەڵام ئەوانەی لە گۆڕەپانەکەدا کار دەکەن جیاوازتر قسە لەسەر ئازادیەکانیان دەکەن دڵشادەنوارە دەنگی ئەمریکا گەرمیان لە هەرێما کوردستانە عێراقی ئالۆزیین کوڕاستی ڕۆژنامەوانان دبن گەلەکن بگرە ژ سنوورên ئازادیە میدیاکاران هێلێن سۆن حیا ئازادیە گاشتن و دەستخستنا زانیاریین ڕاست و دروست گەلۆ سەردەمی میدیا دیجیتالدا حتا چەندێ پێشێلیا ماف و ئازادیین ڕۆژنەمەوانان تێکردن ji بۆ بەرسەوا چەند پرسیارên me li vê roja taybet roja azadiya rojnamegeriyê me daxwaza çend rojnamevanan kiriye Rehman Xerîb ji navendê Mîtro ji bo berevaniyê ji rojnamevanan li Silêmanî bimereya Xedir Dûmilî rawêşkar û rahênerê mîdyayê li dihokî û arosa hevkarî min balên Salih jî li vir li Washington bimeraya spas bû amedebûnawa berêzan کاک رحمان لە لای تۆ دەست پێ دەکەم یعنی کاتێک کە بازێتە سەر مەسەلەی ئاسایش نیشتیمانی داوای خیتابێکی یەکگرتوو دەکری ئەمە چەند ساڵێک هەرباسی ئەوە دەکرا ئایا ئێستا تا چەندێ ئەم بابەتە هەیە لە هەرێمی کوردستان تا چەندێ خەڵک داوا دەکەن لەسەر حسابی ئازادی ڕۆژنامەگەری داوای یەک خیتابی بکرێت لە ڕۆژنامەنووسان سەرەتا بە ناوی سنتەری میترۆ تاوان پیرۆزبایی لێەوەی بەڕێز لە ستافی دەنگی ئەمریکا ڕۆژنامەنووسانی کوردستان و عێراق و هەموو جیهانەکەم بە سەری ڕێزونەوازشیشدا نەوێنم بۆ یادی و یادەوەری ڕۆژنامەنووسانی تیرۆرکرا و هاوڕێکانمان لە ڕاستیە ئەگەر پرسیارەکەت یعنی من دەنگەکەت تۆزێ هین بوو ئەگەر جێ لە دەنگم ئێستا جارێکی ترس پرسیارەکەم دووبارە دەکەمەوە لە سەرەتای بەرنامەکەوتم دەنگتان کزە قسەتان نەکرد باڵێ داوای لێبوردنەکەین دیارە لە دەرهێنان ئەگەر بتوانن دەنگەکەمان بەرزکەن کە بێتە لای تۆ بەڵام با پرسیارەکەم دووبارە بکەمەوە ئەگەر جێ لە دەنگەکەم نەبێ ئێمە دەڵێم کە چەند ساڵێکە کە باسی میدیا دەکرا و باسی یەک خیتابی دەکرا زۆر کەس هەبوون کە داوایان دەکرد کورد یەک خیتابی هەبێ یان میدیای کوردی یەک خیتابی هەبێ کاتێک کە باز دێتە سەر ئاسایشی نیشتیمانی و پرسە نیشتیمانیەکان و استراتیژیەکان ئایا چەندێ ئەمە تا ئێستا یەک دەگرتەوە لەگەڵ ئازادی ڕۆژنامەگەری
بێگومان من یعنی یەک خیتابی ئەوەی کە قسە لەسەر یەک خیتابی و یەک ڕیزی و ئەم شتاناکە ئەمە ڕێک زدی تەنەوە زدی بڵێن فرەیە ئێمە لەبەرەوەی بڕوامان بە دیموکراسیەت هەبێ بڕوامانەبێ بە فرەیی شەبێ فرەیی نەک تەنها فرەیی ئەحزاب بەڵکو بفرەیی نەقابات و فرەیی میدیاش لەبەرەوەی لە هەرێمی کوردستان دەنگی جیاواز هەیە ڕای جیاواز هەیە بیرروڕای جیاواز و ئەحزابی جیاواز و ئەمانە هەیە بێگومان میدیای جیاوازیش هەیە میدیای سەربەخۆمان هەیە میدیای سەربەخۆوەلیمان هەیە و میدیای سەر بە حزب دەسەڵاتدارەکانمان هەیە ئەوەی کە باس لە ڕیزیەکە پێم وایە ئەبێ لەگەڵ حزبەکانی خۆیان قسەی لەسەرکەن یعنی میدیای حزبەکانیان باەک ڕیز بن میدیای سێبەریان باەک ڕیز بێ بەڵام ناتوان ئەم داخوازیە ڕوبەڕووی میدیای تر بکەنەوە بۆ نمونە هەندێک جار کە قسەکردن لەسەر بۆ نمونە باز بکەین لەسەر پەرلەمانتاری کورد لە بەغا ئەمە دژ بە یەکریزیە بەڵام لە ڕاستیە ئەمە هیچێکی پیشەیە تۆ پەرلەمانتاری عێراق کوردی کورد لە عێراقا و پەرلەمانتاری کورد یان مەسیحی یاخود هەر پێکاتەیەکی تر لە هەرێمی کوردستانە لە هەر پەرلەمانێک لە عێراق یان لە کوردستانە نوێنەرایەتی هەرێمی کوردستان کە لە هەر وڵاتێکە ئەگەر گەندەڵی هەبوو ئەگەر خراپ بەکارهێنانی دەسەڵاتی هەبوو ئەبێ قسەی لەسەر بکرێ ڕەنگە ئەمە تەفسیر بکرێ بە دژ بە یەکریزی بەڵام ئەمە پەڕی میهەنیەتێ و ئەبێ با بچمە لای خدر دووملی بزانم باوەریە خدر دووملی چ شتە لەسەروی بابەتی بەتایبەت فەرموو. زۆر سپاس ڕاستیژی وەکو کاکڕەحمان گوتی گەلک بیر و بۆچەنێن جدا هەینە بوارێ ینی ناساندنە ئازادیە ڕۆژنامەوانیە و کارکردنە ڕۆژنامەوانە و هەروەسا ڕێکخستنە کاری ڕۆژنامەوانیە ئەم بینن لە هەرێما کوردستانی ڕاستیژی گەلک ئالۆزیە پەیدا بووی ئالۆزیژی سێ چەقێن جدانە ژبەرک و سیاست مەدارە و حکوومەتێ و حزبێن دەسەڵاتدار دخوازن میدیا وەکو بۆچۆنێ دوان کار بکات زیاتر خزمەتە ئامانجێ دوام بکات هاوڵاتیان ژیت بێت بەرابەتر میدیا دەربرینێژ ینی ڕەوشاوان بکات و دەستگەهێن ڕاگەهاندنێ ژبەرک و لاوازن بوارێ ڕێکخستنێدا ئەدبوارێ پێگیری بنەمایەن پیشەیدا هەردوو ئالیادا وەکو وێت وندا بووین تایبەت جی ژبەرک و ئەف فشارە مەزن یا گەلک دەستگەهێن پلاتفۆرمێن سوۆشیال میدیا پەیدا بووین و ئێدی پێگەه و قیمەتێ دەستگەهێن ڕاگەهاندنێوەکی بەرێل جەم خەڵکێ نەمایە لەومانێژی ینی تێرمێ ئازادیە ڕۆژنامەگەریە وێت ڕەوشەکە ئالۆز دەیە وەکو تێگە ڕۆژنامەوانە بخۆ و چەمان وەخژیدا دەستانگیەک ڕێکخستنەکە دی یا ڕێکخستیش ئالێن حکوومەتێ بە نوکردە یاسایەدا سندیکایەکە لاواز نکارنە ئەوێ ڕەوشە درست بێ هەویە درستە ناسنامایە ڕۆژنامەوانیە ئازاد و پیشەی سلمینن و هەبوو ناوێل کوردستانێ هەتا ڕادەیەکیە باشە بەڵام گۆر ڕەوشە کوردستانێ دویا باشتر هەلبەت ئازادیە ڕۆژنامەگەریژی ئەم دەزانن و کاکلە یانژی ستونەکە گەلک بەهێزە دیموکراسیە ڕاست و ڕاستەقینە و ساغڵەم و تەندروستە کاک بەڵێن تۆ چیت هەیە لەم بارەوە باسکەی و لەگەڵ کاخدر و کاکە ڕەحمان غەریب چیت هەیە پرسیانان لێ بکەی فەرموو. بەڵێ بە حەزەکەم یەک سەرنج بدەم میدیای کوردی بە تایبەتی لە ئێستادا لەو پڕی پەرتەوازەیی و شپرزەیی خۆیدا دەژی میدیا دابەشبوونێک دابەش بووە بە تایبەتی لە هەرێمی کوردستانی عێراقدا کە جێی نیگەرانیەکی ئەجگار زۆرە پێشتر کۆمەڵە گرفت و کێشە هەبوون دەخی لەگەڵ میدیای حزبیدا بە دوای میدیای حزبیدا هاتە سەر میدیای سێبەر بە دوای میدیای سێبەردا هاتە سەر میدیای تاکە کەسەکان لەبەرەوە ئێجگار قورسە کە تۆ بتانی لەم جۆرە شپرزەی و پەرتەوازەیە بە شوێن گوتارێکی تایبەتدا بگەڕی گوتارێک کە ڕەهەندەکانی چەپکی ئاسایشی نیشتیمانیە ئاسایشی نەتەوەیی بخوێنێتەوە لێرەدا قسەکردن بەڕاستی زۆر ئەگەر کاتمۆدا بدا یعنی ئێمە کە باسی چەپکی ئاسایشی نیشتیمانیەکەین باسمان لە هێڵە سوورەکانە ئێمە کە خاوەنی میدیایکی نیشتیمانی نەبین
دەتوانین باز لە گوتارێکی هاوبەش بکەین بۆیە حەزەکەم ئەم پرسیارە ڕوبەڕووی هەم کاک ڕەحمان و هەم کاک خدریشی بکەینەوە لە ساڵی 1992ەوە کورد جۆرە لە خودمختاری خۆی هەیە بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ شتێک نابینین کە بڵین هەنگاوێکە بۆ ئەوەی میدیایەکی نیشتیمانی دروست بێ هەنگاوێکە ئەو میدیا نیشتیمانیە وای لێ بێ ببێتە دەسەڵاتی چوارەم ئەس حەزکەم کاک ڕەحمان بەرسڵاتە بدەن کاک ڕەحمان بڵێ ئەو قسەیە زۆر ڕاستە ینی مۆزوعی پەرتەوازایی و خۆزایی لە ناو میدیای کوردستانیە هەیە و غیابی طبعا میدیایەکی هەنی کە بتوانێت خیتابی نەتەوەی کورد بگەینێتە دەرەوەمە نەخسێکە و بۆشاییەکە نە میدیای ئەهلی و میدیای نیمچە ئەهلی و یاخود میدیای سربەخۆ و سێبەرەکان ئیش لەسەر ئەم مۆزوعە بکەن لە ڕاستیا پارتی ویکێتی بە جۆرێک دەستیان کردوتە ناو میدیاوە هەر لە دروستکردنی سوپای ئەلکترۆنی ناو میدیای تازە و هەر لە دروستکردنی میدیای سێبەر و هەر لە کڕینی ڕۆژنامەنووس و کڕینی ویژدانی ڕۆژنامەنووس و کۆکردنەوەی میدیاکاران لە دەوری خۆیان نەک هەر دەوری حزبەکانیان بەڵکو دەوری ئەم سەرکردە و ئەو سەرکردە کارێکیان کردووە کە قسەکردن لەسەر چارەسەر و قسەکردن لەسەر میدیای نیشتیمانی ئەوە نە قورس بێ ببێ بە شکڵێ لە مستەحیل ینی لە قۆناغەیە بە تایبەتی یەکێتی و پارتی لەسەر زۆر شت کە هاوبەشە دەبێت لە بەغا یان لە تاران یان لە ئەنقەرە ڕێکەون لەسەری و گوتارێکی هاوبەشیان هەبێت لەسەری اینجا لەسەر ئەوەی کە چۆن دەتوانن میدیایەکی ینی کار بکەن یان هانی ئەوە بدەن یان لە پەرلەمانەوە بڕیارێ قەرارێ یاسایەک دەرکرێ بە ئامانجی ئەوەی کە پشتگیری لە میدیایەکی نیشتیمانی بکرێ و بێ بە بۆ ئامانجی کە جەنابەت واست سپاس خدر ئەم دەبیسین گەلێک جاری ئەم دەبیژن یەک کێشەین ڕۆژنەمەڤانان لە کوردستانی بەلکی دیگەلێک جیهێن دنیای ئەوە و نەشن زانیاریە ڕاست و درست جهێن ڕاست و درست دەسوان بکەون بەلکو ئەو لایەن وان زانیارە دەدەن بۆ نمونە میدیایاک و نێزیکی وانە ینی ئەڤە ژبلی وێژی نەهاوی دەمی تشتێکی گەلک لە دەمێ دیجیتال میدیایە زانیاری نەڕاست و نەدروستین زووترین بەڵافکردن لە هەرێما کوردستانی هەتا چەند جوتکاری نرخاندنەکی لە سەروان دوو بابەتان بدەین زۆر سوپاس بەس نقطەیەک لەسەر ئەو پرسیارە پێشتر بۆ کاک ڕەحمانی بەرسف دایت ئەس بێژم نەبوونە دەستگایەکی میدیای نیشتیمانی بەرپرسیارەتیە پەرلەمانی کوردستانەیە ئەدویا بە ئەبەبەری چەند ساڵە ئەس بێژم ئەز و کاک ڕەحمانجی مائێک کەمپینەمە دەست پێ کرد و مەگوت ئەنجومەنێک یان دەستگاهێک وەکو هەرێما بەغدایە نێتوەرکەکە نیشتیمانی بۆ هەرێما کوردستانی بێدە دروستکردن لێ پەرلەمانی کوردستانی دوی وەختی دەبەری سێ خۆڵێن نهۆبوون نەجددی بوو لەو مانێژی ئەو ما هەر وەکو داخواتێک و هەر ینی دوێت هەر ڕۆژەکەش ڕۆژا هەبێت سەبارەت دەست بە ئینانە زانیاریە بڕاستیژی دەمێ تەکنەلۆژیایەدا ئەف تەکنەلۆژیای هەندە ئاسان کردە دەست بە ئینانە زانیاریە گەلک وێگاوێ باشترەش بەرێ هەبوونا گەلک بنگەهێن ئێن بریارێ و هەبوونا جهێن ئێنکو زانیاری جەموان هەین لایەنێن سیاسیەن جدا جدا ئەگەر ڕۆژنامەوان زیرەکانە پلان بزانت چی جۆرێت زانیاریە هەبن دێکارەت بدەست ببین بەلێ مشکلە نەبدەست بە ئینانەیە مشکلە بکار ئینانەوان زانیاریە پێشکەشکردنەوان زانیاریە و جۆرێ بکار ئینانێژیت هەمان وەختیژی دەدو نکاری ئەو هەموو زانیاریان تو دەست ببینی ئەب شێوەیەکی پێشکەشکەی ئەگەر پلانێکل پشت لەومە وەلێهاتی وەکو کاک ڕەحمان ئیشارەت پێدەیە میدیا سیبەر ئەف ڕەوشە پیشەی هەرێما کوردستانی و وەنداکی ڕاستیشی نابێتە وەکو منهەجەکە میتۆدەکە بۆ ئەف نفشێ نوێ ڕۆژنامەوان هیچ نەبێت خزمەتکردنا تەکنەلۆژیای بە ئینانە زانیاریەوە ئاسان بتخواست بەڵێن ئەگەر شتەکەی بێژی باڵی بتخواست من بەڕاستی پرسیارێکمێ بە تایبەتی لەسەر دۆسەی ئازادی و کۆتوبەندکردنی ئازادیەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا بە تایبەتی بۆ ڕۆژنامەوانان کاک ڕەحمان کاک خدر بۆ خۆیان چەند جارێ ینی دانیشتنیان هەبوو لەگەڵ گەورە کاربەردەستانە ئەوەی من ئاگادار بم دوجار کاک ڕەحمان لەگەڵ
نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقدا دانیشت بۆ باسکردنی پرسی ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی و ڕادەربڕین. کاک ڕەحمان لە دوای ئەو دانیشتنەوە چ شتێک لە پرسی ئازادی ڕۆژنامەوانیدا گۆڕا؟ چونکە بە پێی راپۆرتەکان کێشەیەکی ئەجگار زۆر لە کوردستانە هەر بەردەوامە و درێژەیان هەیە. ینی ئەمە ئەکرێ وا نیشانی بدەین ڕێبەران یاخو گەورە کاربەدەستانی ئەو هەرێمە تەنها بە قسەکردن باز لە ئازادی ڕۆژنامەوانی دەکەن بەبێ ئەوەی خواستێکی ڕاستەقینەیان هەبێ بۆ باشترکردنی ڕەوشەکە. بەڵێ ئەمڕۆ هەر بە بۆنەی یادی بڵین لە بۆنەی ڕۆژی ئازادی میدیا لە جیهانە ئەمڕۆ کاقوبات تاالبانی سەردانی سنتەری میتروی کرد پرۆزێکی تر هەواڵەکە بڵاوکرێتەوە. دیدارەکانی سنتەری میترۆ لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی هەرێم، پەرلەمان، مەکتەبی کاقوبات و کاقوبات خۆی بە ئاراست بە ئامانجی ئەوەیە کە ئەو داخوازیانی کە هەما ئەو تەوسیاتانی کە هەمانە وەکو سنتەری میترۆ کە ئێمە کۆمەڵی ڕێکخراوی بڵێن نێودەوڵەتی کە دامی سنتەری میترۆکە ئەوەیە کە ڕاستپاردەکان بدرێ بە حکوومەتی هەرێم و بە ڕیاسات و بەمانە تاک و بتوانین ئەم مۆزوعەکەم بکەینەوە. بەڵام ئەگە سەرنجت دابێ یعنی مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی هەتاکو ئێستا گرفتێکی گەورەیە و هەرچی نێردەی دەوڵەتان هەیە کە ئێنە هەرێمی کوردستان یەکەم شت کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم ئاباسیەکەن مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی و بەڵام کاک ڕەحمان باسکردنەکە جیاوازە. من مەبەستم لەوەیە چه هەنگاوێک نراوە. ئەمە زۆر جار ینی ڕێکخراوە نێونەتەوەیەکان کاتێ راپۆرتێک دەدەن لەسەر هەرێمی کوردستانی عێراق، نوێنەرانی حکوومەتی هەرێم ڕێک بەرپەرچی ئەو راپۆرتە دەدەنەوە بەبێ ئەوەی لێکۆڵینەوەیەک لە ڕاستیەکان بکرێ و وای دادەنێن ئەمە بە مەبەستی سیاسی نووسراوەیە یا مەبەستی تری لە پشتە. بڵێن بەڵێ جەنابەت متابعێکی باشی بۆ مۆزوع ئەو مەلەفە. طبعا مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە يعني موضوعێکی لە سراعە، يعني موضوعێک نییە تەنها يعني هەندێک جار ئێمە دەستکەوتمان هەبووە بۆ نمونەیە یاسای ڕۆژنامەگەری، یاسای زانیاریەکە ئەمڕۆ لەگەڵ کاقوبادی قسەمان لەسەر کرد کە چۆن هەنگاوی عملی باش بنرێ بن بە ئاراستەی جێبەجێکردنی. يعني ئێمە لە موضوعی تەشریعاتە لە هەرێمی کوردستانە پێشکەوتنمان هەیە، يعني باشترین یاسای زانیاریمان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان دەیتوانیوە بۆ شێوازی جێبەجێکردنی مۆزوعی یاسای ڕۆژنامەگەریمان هەیە کە یاسایەکی باشە، مۆزوعی یاسای خۆپیشاندانمان هەیە یاسایەکی باشە، زۆر جار یاساکان جێبەجێ ناکرێن. کاک ڕەحمان داوای لەبوردنەکەم کاتمان زۆر کەمە حەزم دەکرد پێداچوونێکی باش بکەن لەسەرەوە لەسەر مەسەلەی میدیای دیجیتال ئێستا کە جارجارە دەکەوتە دەستی کەسانێک وەکو بیستمان بینیمان چەند ڕۆژێکا بۆ نمونە دەوڵەمەندێکی ئەمریکی هەر هەمووی تویتەری کڕیوە. زۆر سوپاس ڕەحمان غەریب ژێناڤاندی میترۆ ji بۆ بەڕەوانی ji ڕۆژنامەڤانە سلێمانی و خەدر دوملی ڕاوێژکار و ڕاهێنەری میدیا لە دهۆکی و هەفکاری من باڵێن ساڵح. سوپاس ji بۆ دەمیوە. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ڕۆژنامەوانی لە ژێر گەماروی میدیای دیجیتالدا دروشمی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەوانی ئەم ساڵە. بۆچی میدیای دیجیتال دەبێتە کێشە بۆ بواری ڕۆژنامەوانیمان؟ ژمارەیەک پرسیاری تریش هەن پێویستیان بە وەڵامی یەکلاکەرەوە هەیە، بە تایبەتی کاتێک ئەم پرسی ئازادی ڕۆژنامەوانیە لەگەڵ پرسی ژناندا باس دەکرێت. کورد کۆنێکشن میوانداری هاناشوان نووسەر و ڕۆژنامەوان دەکات. هانا خانم ئەم کاتت باش دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم، میدیای دیجیتال چەندێک ئازادی بەخشیوە بە ژنانی ڕۆژنامەوان یان بە پێچەوانەوە کاریگەری هەبووە لە سەریان؟ سلااو لە ئێوە، زۆر سپاس بۆ ئەوەی کە سپیسێکتان نا بە ئێمە بتوانین ئێمەی ژنان
هەندێک لەم ڕۆژە جیهانیە هەندێک لە دەردەدڵەکانمان باس بکەین و هەندێک لەو ئاستەنگە گەورانی کە دێنە بەردەمان باسی بکەین. ئەم ساڵ قسە و باز زۆرە لەسەر میدیای دیجیتال کە ئێمە ساڵانێکە بەڕاستی بە هۆی میدیای دیجیتالەوە بە چەند شێوازێک ئێمە ئاستەنگی گەورەمان هاتۆتە بەردەم. یەک لەو ئاستەنگە گەورانە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر لە ژنان لە میدیاکانی ترا بە هۆی بوونی میدیاکان بە دیجیتال لە میدیاکانی ترا دەستیان لە کار کێشاوتەوە یاخود کارەکانیان لێکەم کراوەتەوە. بۆ خۆتان نەزانن لە ئێستایا میدیای دیجیتال نزیکەی یاخود نزیک بۆتەوە لەوەی کە جێگەی میدیای بینرا و بیسترا و خوێنرا و بگرێتەوە. بۆیە ڕێژەیەکی زۆر لە ژنان کە ژنانی زۆر بتوانن ناتوانن لە میدیا دیجیتالیانە ئیش بکەن بە تایبەتی کە لە هەرێمی کوردستانە ئەومان لات نەچێت کە میدیایەکی سەربەخۆمان نییە بەڵکو میدیای حزبیمان هەیە ئەکەوێت سەر ئەوەی ئەو میدیا دیجیتالانە چۆن تەوزیع بن بەسەر میدیا حزبیەکانە و ئەو میدیا حیزبیانەش کە جیاکاریان لە نێواناکرێ ئەگەر حیزبەکەی خاوەنی ئەو میدیا بەهێز بێ ئەوە زانیاری و ئەتوانەیە کە ستافەکانی موچە بدات و ئەتوانێت زانیاری دەستکەوێ و ئەتوانێت بەرهەمی ڕۆژانەی هەبێ و گەر حیزبەکەی لاواز بێ ئەوە بەپێچوانە. ئیشکردنی ژنان لەم ناوەندە ئیشکردنێکی زۆر زۆر قورسە. ئەمە لەلایەکی تر فیگری ژن لە میدیای ئەلکترۆنیا بەڕاستی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی فیگەرێکە کە هەمیشە هەوڵی ڕێجەکتکردنیە درێ هەمیشە هەوڵی لاوازکردنیە درێ هەمیشە تانە و تەشەری ئەخرێتە پاڵ. ئەوە لە مەسلەی هەڵبژاردنەکانە باس ناکەم کە چ جمهورێک تونند و تویژەی سیاسی لە میدیای دیجیتالەوە ئاڕاستی ژنان ئەکرێ بە تایبەتی و ژنانەی کاندی دەبن یاخود ئەو ژنانەی هەوڵ ئەیەن کە لە بواری سیاسیا جێگەی خۆیان بکەنەوە کەم بوارێکی زۆر زەحمەتە. بەڵێ هانا خان دەمەوێت بێمە سەر ئەم پرسیارە باسمان لە کاریگەریەکانی میدیای دیجیتال کرد بەو شێوەیە بەڵام ئەوە چەند ساڵێکە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەی 30 ساڵە کە دامەزراوە هەمیشە باز لەوە کراوە کە ژن دەرفەتی زیاتر بە ژن ئەدرێ هەوڵە درێکە زیاتر دەرفەت بڕەخسێنرێ بە تایبەتی لە بواری میدیا و دەشبینی ئێستا لە میدیا کوردەکانەکە ژنێکی زۆر با بڵین کە لە میدیای کوردیە ئیشەکەن بەڵام ئایا ژن لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئەو ئاستەی خاوەنی دەستگا میدیایەکان بێ یاخود با بڵین کاریگەریەکی هەبێ لە ئاستی بەڕێوەبەرایەتیدا؟ بەداخەوە نەخێر ڕاستە ڕێژێکی زۆر لە ژنان ئەبینین ڕێز و حرمەتم بۆ هەموو ئەو ژنانەی کە بێژەری بتوانان بەرنامەیان هەیە زیاتر بێژەرەکان ژنانن یعنی بەڵام ژوورەکانی ئیدیتین زۆر کەم ژنی لێ ژوورەکانی هەواڵسازی زۆر کەم ژنی لێیە و بۆردەکانی بەڕێوەبردن بۆردەکانی دانانی استراتیجی کەناڵ ئەمانە ژنیانتیا نەک کەما غیابە. بەڵێ ئەمە هەمووی وای کردووە کە دەنگ و ڕەنگی ژن لە میدیاکانە تەنها دەنگ و ڕەنگێکی شکڵی بێ بەڵام ئەگەر بینە سەر ئاستی عملی بە تایبەتی ئەو پەیام نێرانی کە لە فیڵدا ئیشەکەن واتە لە حەقلا ئیشەکەن واتە ڕۆژانە ئیش ئەکەن ئەمانە کێش و گرفتیان زۆر زۆرم. یەکێک لەو ئامارانەی ئەمڕۆ بڵاوکراوەوە دوێنێ بڵاوکراوەوە کۆمەڵی داکۆکیکردن لە ئازادی ڕۆژنامەگەری هەیە لە عێراق بەس لەوە کاکە ژمارەیەک ڕۆژنامە نووسی سەربەخۆن ئەم کۆمەڵیاندا مەزران و ساڵانە راپۆرتیان هەیە. بەڵێ هاناخان پێمان خۆش بوو زیاتر باز لەم بابەتە بکەین بەڵام بەداخەوە ماوەی بەرنامەکەمان هەر ئەوەنە دەرفەتمانەدا زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. باشە ئازادیە ڕۆژنامەگەریە لە هەرێمین کوردان لە سووریە لە ژێر دەستێ یان دەسەڵاتە ڕێبەریا خۆسەردا چ ئازدەیە لە گۆڕە هەژمارین ئۆفیسا میدیایە ڕێبەریا خۆسەر و چاودێریە 105 سازیین میدیای دیکە لەوێ هەرێمی 1500 ڕۆژ لە مەڤان کار دەکەن کاریوان چاوایە ئەم زانیاریان پتر ژێ زانە عومەر پەیامەری دەنگی ئەمریکا لە قامشلۆ ببیسین. Li gorî amarê nivîsgeha ragihandinê ya rêveberiya Xweser got li herêmên rêveberiya Xweser li Sûriyê 105 destgehên ragihandinê kar dikin. Her wisa 1500 rojnamevan hene û 500 rojnamevanê din got perwerde dibînin. Gelo azadiya rojnamegeriyê di çi astê de ye. Li gorî Yekîtiya Ragihandina Azad got weke sendîqeya rojnamevanên herêmê ye.
دبێژە گۆلگۆری تەفاهی سووریێ هەرێمی ڕێڤەبەریە خوەسەر مافی ئازادی ji rojnamevan re parastiye. Hevserokê Yekîtiya Ragihandina Azad Bengîn Seydo dibêje yasaya ragihandinê li herêmê heye û ew weke ragihandina azad têkiliyan bihêzên ewlekariyê dikin da ku mafê endamên xwe biparêzin. Ev qanûn ji xwe yani eger em bêjin qanûn wê çi qas parastina mafê azadiya rojnamevanî û rojnamegeriyê bike ew yek li hemû saziyan dimîne yani çi dezgehên ragihandinên çi yekîtiya ragihandina azad e çi bûriya ragihandinê ya rêveberiya xwesere ku tetbîq bikin pratîk bikin vê qanûnê helbet hinek şaştî derdikefin hinek kurt û kêmasî derdikefin. Li aliyekî din rojnamevan dibêjin dema goherêma Kurdên Sûriyê baştir be ji deverê rejîma Sûriye û deverên jêr kontrola Tirkiye de di milê azadiya rojnamegeriyê de ev nayê wateya got fişar li azadiya rojnamegeriyê li herêmên Kurdên Sûriyê were kirin. Nexasim ku ji destpêka vê salê de qedexekirina hin kenalan ji kar li herêmê bûye cihê metirsiyê got azadiya heyî were tenkirin û fişar li rojnamevanan were kirin. Yasayek çêbûj bo mafê rojnamevanan biparêze lê car carna yanî em bêjin nexasim îsal hin gavin hatin avêtin û hin biryarin derketin tirsa me ew ku tehdê li azadiya rojnamegeriyê li Bakur Rojhilatê Sûriyê bike. Li aliyekî din gohin saziyên rewşa rojnamevan û rojnamegeriyê li herêmê dişopînin dibêjin got binpêkirin hene. Tora rojnamevanên Kurdên Sûriyê dibêje got di sala 2021 de 36 binpêkirin hatin tomarkirin. Her wisa ji destpêka vê salê de heya dema amedekirina vê raporê 6 binpêkirin hatine tomarkirin di nav de girtina hin rojnamevanan her wisa qedexekirina karê kenala Rûdaw li Rojava kar bike. Rêveberê Tora rojnamevanên Kurdên Sûriyê Heybar Osman dibêje got nakokiyên siyasî bandorê li ser azadiya rojnamegeriyê li herêmê dike. Salên 2019 biz de diyaloga Kurdî bû rewşa ragihandinê gelekî baş bû. Lê piştî ev diyalog hat rawistandin براستی هنگ دزگهین راگهاندنی بهتر دست بکرین اداره ذاتی رشد کردن و کارودان جی رهبری خسر دست به گرتنا هن روزنامه‌وان کردن. در سال 2021 تورامه 36 بن پیکرین تومار کردن. این سال جی دست بکا سالی حتی آن 6 بن پیکرین تومار کردن. جبو بیشن گش پیدانا جواکی به وسط رهبری خسر آزادی روزنامه‌گری پیدا بکه هر وها مافی ورگرتنا زانیاریان و دویجی روزنامه‌وان جملی خواه بیشن آزاد بن هر وها بلایم بن دوری رشکرین جهرن. هجایا بیبیرخستنەیە گۆ لەسەر دەرەجەهەیە شەرێ داعشێ و پاشترە ئێریشا ترکیایەدا 24 ڕۆژنەماوان ژیانە خۆش دەستدانێ هەر وسا هەژمارێکە بریندار هەنە ڕۆژنەماوانن لە هەرێمین کوردین سووریێ بهێڤینە گۆ ناکۆکیین سیاسی دناوبەرا رێڤەبەریە خۆسەر و دژبراوێ ئەنە کەسێدە نەبسە دەما گۆ فشار لوان وەرەکردن و مافێ ئازادیە ڕۆژنەمەگەریە تێک بچە زانا عومەر دەنگێ ئەمریکا قامشلو دوهلی یکم روژا جشن رمضانی لکوش کاسپی سرک جو بایدن گازی جماره که مسلمان امریکی کرد جبو پیروز کرنا جشنی بایدن جبو صدان میوان کوش کاسپی آخفت گوت وی سوز دابون لدم کمپین هلبجاتنا کو او دی جشن رمضانی لکوش کاسپی بکه لجبر پندمیا کووید وی پیروز باهی بر رکا آنلاین دکرین وی گوت جی وی گوت آمده بوان جارکدی کو ای رول سرانسری جیهانی ام دبیرین کو مسلمان بونا آرمانجا تندو تیجیان نابا کس جبر باورین خوین اولی ببا آرمانجا فرق جدایی ظلم و زورداری یان جی تپسر کرنی خانما یکی یا امریکا جی گوتا میوانن کوش کاسپی کو جشن بری هر تشتی خوشی و کامرانیه و او جی جا انجام خوشویستیا کس و کارو مالبات و جواکیتی یک جا آماده بوین و دعوتا کوش کاسپی دکتر بلال احمد وهاب لکولری سیاست رجلات ناوین لپیمانگاه واشنطن دکتر بلال زور سپاس بو کاتی جنابت آیا دعوتی دوینی کوش کاسپی چون بو کالوی بوی خودتو بجلی کردیش بەیانی باش کاک دەخیل بەڵێ ڕاستی خۆشحاڵم بە ئامادەبوونم لە زیینوکردنەوەی ڕێزگرتن لە ڕەمەزان و لە جژنی ڕەمەزان لەلایەن کۆشکی سپیەوە ئەتمیش بە دەرفەتێکم زانی بە شاڵ و جلی کوردی و بچمە ئەوە هەنگە بۆ ئەوەی کە هەم ڕۆژێکی خۆشیە خۆشمان لە کوردستانی شارۆژانی جەژن جا چه جژنی جژنە ئاینیەکان بێت وەکو جژنی قوربان و جژنی ڕەمەزان چه جژنە نەتەوەیەکان بێت
وەکو جژنی نەورۆز بۆ نمونە جلی کوردی لە بەرەکەین ئیتر ڕێیاندا بە جلی کوردیەوە بچمە کۆشکی باشە جەژنت پیرۆز بێ و پێم بڵێ قسەکانی بایدن و خانمی یەکەم چۆن بوو لەم ڕۆژە لەو بوونەوە ڕاستی قسەکانیان جوان بوون دیار بوو کە تەنها قسەی نووسراو نەبوو بەڵکو لە بەشێکی قسەکان لە دڵیانەوە بوو ئاماژەیاندا بە هەمە چەشنی ئاینی لە ئەمریکا ئاماژەیاندا بە تەنانەت لە قسەکانی هەردووکیانە هەم سەرۆکی ئەمریکا هەم خانمی یەکەم ئیشارەیان بە تێکستە پیرۆزەکانی ئاینی ئیسلام کرد لە قورئان لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێەوە هەروەها ئاماژەیان کرد بە شاعیرە گەورەکانی با بڵێن ناوچەکە وەکو ڕوومی وەکو جوبران خەلیل جوبران بایدن تەنانەت باسی ئەوەشی کرد کەوا کاتێک خۆی کە سیناتۆر بووە هەوڵی داوەکەوە تا ئاستێکی زۆر لە ئاینی ئیسلام شارەزا بێت و مامۆسایەکی هێناوە و بەرچاوڕوونی بۆ دروست بەرامبەر بە ئاینیەکان خاڵە گرنگەکە ئەوە بوو کە دوو خاڵی وروژان یەکەمەوەیە کە لە ئەمریکا لا یەزال ئیسلامۆفۆبیا هەیە لە دوای 11 سپتەمبەرەوە بۆچوونێکی خراپ لەسەر مسلمانان هەیە دەبێت دژایەتی ئەم بۆچوونە خراپە بکرێت چونکە وتی کە مسلمانەکانی ئەمریکا وەکو هەموو ئەمریکەکانی تر ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پارێزگاریکردن لە ئەمریکا و هەروەها ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە دۆزینەوەی چارەسەری بۆ کۆرۆنا ئەمە لەلایە کە لەلایەکی دشۆ باسیەوەی کرد کە ئەبێ ئەمریکا و حکوومەتی ئەمریکی لە میلەتی ئەمریکا بچێت کەوا هەمە چەشنە و هەمەلایەنە هەم لە ڕووی نەتەوەیەوە هەم لە ڕووی ئاینیەوە دکتۆر فرصت هەبوو لەگەڵێکێک لە کاربەدەستانیان حتا سەرۆک بادنیان خانمی یەکەم قسە بکە یان نا نەخێر باشە دیسانەوە من دەزانم کە جاری یەکەم نییە کە کۆشکی سپی جەژنی ڕەمەزان لە ناو کۆشکی سپیە پیرۆزەکە بیرم بێت کە سەرۆک باراک ئۆبامەژی پێش چەند ساڵێک هەڵدیسان شاهیەکەی کردبووە ڕاستە؟ دەڕاستیە ئەم عورفە سەرۆک کلینتۆن دەستی پێ کرد بەوەی کە بەربانگێکی لە ڕۆژێکی ڕەمەزانە بەربانگی یاکوتخوانی بەربانگی بۆ ڕۆژوانان سازە کرد ساڵێک چەند ساڵێک پێش کۆتا ساڵی ئۆباما لە کۆشکی سپی لە جاتیەوەی کەوا خوانی بەربانگ بکاتەوە جەژنی کردبوو بەڵام 4 ساڵەکەی ترامپ بە هیچ جۆرێک ئەم بۆنەیە ساز نەکرا بوو چ ڕەمەزانە چ لە جەژنە بۆیە گرنگێکی تایبەتی پێدرا دوێنێ لە ڕووی ئەعلامیەوە کەوا بۆ یەکەم جار بایدن ئەم تەقلیدە جارێکی زیندوو ئەکاتەوە. سپاس دکتۆر بیلال ئەحمەد وەهاب شارەزای ئەنستوی واشنگتن لێرە لە واشنگتن زۆر سپاس بۆ تۆ و پێم خۆش بکرد جەنابەت لە کۆشکی سپی لەو بوونەوەی ئامادە بوویت. زۆر سپاس دەکەم کاک دەخێ سەرکەوتوو بن. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ڕۆژی دووشەمە شەڕ لە نێوان هێزی عێراقی و یەکینەکانی پاراستنی شنگال ناسراو بە یەپەشە لە شنگال ڕوویدا و بۆتە هۆی ئەوەی ژمارەیەک خەڵکی ناوچەکە ئاوارە ببنەوە. ئۆفیسی نەتەوەیە گرتوەکان لە عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند نیگەرانیەکی قوڵی هەیە لەمەڕ پێکدادانەکان لە شنگال کە دەڵێت هەلومەرجێکی قورسی دەبێت بۆ خەڵکی سیڤیل. نەتەوەیە گرتوەکان دەشڵێت ئاسایش و ئارامی شنگال پێویستە ئەرکی سەرەکی بێت. ئەوان نەهامەتیەکی زۆریان لە ڕابردوودا بینیوە و شایستەی ئاشتین لەژێر دەسەڵاتی دەوڵەتدا. ئەیهان لە تەمەنی 12 ساڵیەوە مسگەر بووە لە ئانکەرا ئەو دەڵێت ئەو پیشەی لە باوباپیریەوە بۆ ماوەتەوە. باشە هیروژیان داوالبدن لەولا دەڵین کە ئەو راپۆرتە ئامادەنی بەڵام حەزم دەکرد باسی ئەو بکەم لە شنگال ئەوڕۆ هێزێکی یان سەرکردەکانی لەشکری عێراقی هاتوونە ناو شارەکە لە شاری شنگال و لەگەڵ هێزە ئەمنیەکان کۆبوونەوە بۆ ئەوەی باری هەریمەکە ئارام ببێ. بەهەرحاڵ دامان نەبوو کە یەکێک لە شنگال لەگەڵمان بێ قسە بکەین بزانین دوا پێشەتەکان چی بوو بەداخەوە دیا لە کێشەی تەکنیکیمان هەیە.
بە هەر حاڵ هیوادارین ئەگەرشتی نوێ هەبتن بتوانین داهاتووداەکانی سبینیدا باڵێ ڕوومانی بکەینەوە. دیارە بەڕەمەمەژی بداویتتن ینی هەر هەندە باڵێ کاتی بەرنامە نەماوە بەڵێ لێرەدا دینە کۆتایی بەرنامە بەداخەوە نەمانتوانی ئەو راپۆرتە جوانە ببینن تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن بەدوعا.